هەوڵ بدە نیەتی خێر و چاکەت هەبێ، نیەتی ئەوەت هەبێ مەبەست ئەوە بێ کاری چاکە ئەنجام بدەیت، ئاواتی بۆ بخوازی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەو کەسانەمان بۆ دەکات کە قەرزارن. زۆرێک لە خەڵکی قەرزارە. بزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگینێکی خۆش ئەدا بەو کەسەی کە قەرزارە و نیەتی دانەوەی قەرزەکەی هەیە. ئەها پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم: ما من عبد كانت له نية في أداء دينه إلا كان له من الله عون. أما لا صحيح ترغيب آية حديثك صحيح. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک قەرزار بێ، قەرزی لە کەسێک کرد بێ، بەڵام دەفەرمێ كانت له نية في أدائه، نیەتی دانەوەی قەرزەکەی هەبێ، واتە کەسێک نێ پارەخۆر بێ، قەرز کوێر بێ پارە نەداتەوە، بەڵکو نیەتی هەیە قەرزەکە بداتەوە، هەر بێتە دەستیەوە پارەکە تەسلیم کاتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوە لەلایەنی خوای پەروەردگارەوە یارمەتی ئەدرێ وسبب الله له رزقا، خوای گەورە کۆمەڵێ ڕزق و ڕۆزی بەنسیب دەکا، کۆمەڵێ پارە و پولی بەدەست ئەخا بۆی قەرزەکەی بۆ ئاسانکە، خوا یارمەتی دەرێتی. ها چونکە نیەتەکەی چییە؟ دانەوەی قەرزەکەیە. وپێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حدیث صحیح ترغیبە: فمن مات وهو ينوي قضاءه فأنا وليه وهو ينوي. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ بمرێ و قەرزاری بێ، نیەتی دانەوەی قەرزەکەی هەبوو بێ، بەڵام قەدەری خوا مرد و نەیتوانی بیداتەوە، ئەفەرمێ من کەفیلی ئەکەم لە قیامەتە ئەو خوا ئەو قەرزەی بۆ داتەوە، نیەتەکەی پاک. خوای گەورە لە قیامەتە وعدی داوە ئەو قەرزانەی هەمووی بۆ ببداتەوە، بەرامبەری قەناعەت پێ بکە و شتێک بدا بە بەرامبەری خۆی. بۆ نمونە من قەرزاری کەسێکم دەمنم، خوای گەورە شتێک ئەدا بە ئەو ئینسانە، دەڵێ دەفەرمێ بەوە ڕازی ئەبی لە فڵان کەس خۆشبی قەرزەکەی، بێگومان ڕازیە بێت، شتێکی پێدا ڕازی بێت. کەواتە ئەگەر نیەتی دانەوەی قەرزەکەت هەبوو، خەممەخۆ بشمری، خوای گەورە وعدی داوە قەرزەکەت بۆ بداتەوە، و خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە فەرمانی خوا زەمانی بۆت کردووە کە قەرزەکەت بۆ داتەوە لە قیامەت، تاو دڵ خۆش بە. کەواتە نیەتەکە چەنە دەورە بینێ، مادەم نیەتی دانەوەی قەرزەکەت هەبێت. کەواتە گرنگە نیەتمان لە هەموو شتێکە باش بێ، ئەگەر خراپیش بێ پەنا بەخوا باچەکەی بە خراپی دەدەین.